ڕێیەک دروست دەکەن، بینایەک دروست دەکەن، پرۆژەیەک دروست دەکەن، دەیکەنە هەڵا با بەوەیشی حکوومەتە، هەر عیبە ئەوە بە خەڵک بفرۆشیەوە. جاوزا بەچی دروستت کردووە؟ میراتی بابتە بە مازووسنی پەیدات کردووە، وارداتی ئەو خەڵک و وڵاتە نییە، بۆچی فەخر بەسەر خەڵکدا دەکەیت؟ بەڵکو بەرماوی ئەوەیە کە لە خۆتان ماوەتەوە، ئەو هەموو ملیارانەی کۆتان کردنەوە و خزب و حزبتان پێکردوتە ملیار لێر، ئەو هەموو پارە و پوڵەی ڕەوانەی دەرێتان کردووە، لەوێ وتێلتان پێکڕیوە، چیتان پێکردووە، چیتان پێکردووە، جەزیرەتان پێکڕیوە، شت زۆرە. ئەوەی کە ماوەتەوە لەو هەندێک خزمەتی خەڵکی پێ دەکەن، ئەویش بە 1000 منەت بە خەڵکی دەفرۆشنەوە، بەڕاستی عیبە. یاخود کارەبا با بە باری شانی خەڵکت قرس کردووە، خەڵک نازانێت چۆ پارەی کارەبا بدە، کارەبامان کردووە 24 ساعتی، دەبوو هەر لە ئەوەڵەوە 24 ساعتی بووایە، بەڵام نەک لەسەر حیسابی گیرفانی خەڵک و قوت و بژیوی خەڵک. ئەو کەی هێوە تۆ شانازی پێوە بکەیت.